لەگەڵ دروستبوونی شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکە نرخی خۆراک و پێداویستە سەرەکیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەک بەرزبوونەوەی بەخۆیەوە دیوە. هاوڵاتیان نیگەرانی دەردەبڕن و دەڵێن توانای کڕینمان کەمی کردووە. داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کۆنتڕۆڵی نرخەکان و ڕێگری لە قۆڕخکاری بکەن. خاصم پێ نەکڕا ناوەڵە خاسەکە 1500 بوو پێشی ئەوڕۆ خاص لە ڕەمەزانی بە 1000 بۆ ئێستا خاص بە 1500 خاصم پێ نەکڕا 500 نیار گرام بووە. هەروە بێتەوە تەماتە نیازمەوە بۆ تەماتی بکڕم تەماتەش 500 نیاری چوویتە سەرێ تەماتەشم نەکڕی تەماتە بە 500 مۆزەکە بە 1000 بەخوای نابڕۆژێ ئێکەژی خەرج شتەگرامی خەرج ناکڕی هەم شتە گرام بووە لە ڕوونی دەرێ لە شەکری دەرێ لە برنجی دەرێ پورە لە مۆزی دەرێ لە پلتەقار لە سێو لە هەنار هەر هەمووی گرام بووە. ئەوەی دەست لۆ دەبای 8 گرانە پارەکەش نییە غاز بوویتە 40,000 ئەو زۆر فەقیر بەچ بەڕێوەتی حکومەتی مەستا 150,000 دەداتە من کابراش بچی من 33 سارە ئەمن خەباتم کرد پێشمەرگا لە لیوای 3 کۆماندۆ ئەلعانەکە مەعلە ئەسەب خانە نشینیان کردم 450,000 ئەو 450,000 بدێ کرێخانی بدێ ئاو کارەبای مەسرفێ مارێ ئەوەیە ژیانەکە. بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی نرخەکان و ڕێگریکردن لە سەرپێچیەکان لێژنەکانی چاودێری بازار زیاد کراون. ئەمە قسەی بەڕێوبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستانە کە تایبەت بە پەیام قسەی کردووە. ئەو دەڵێ لە ماوەی 3 مانگی ڕابردووشدا 80 شوێنی بازرگانی بەهۆی سەرپێچیەوە داخراون. لە ماوەی ئەم 3 مانگەدا توانم بڵێم زیاتر لە 10,000 سەردانمان کردووە. لەم سەردانانەمانە زیاتر لە 270 تا 280 سەرپێچی تۆمار کراوە. زیاتر لە 80 کەس 80 شوێن سزا دراون بەداخستن. زیاتر لە 90 ملیۆن دینار غەرامەی ئەو خەڵکانە کراون کە سەرپێچیان کردو یا پاکوخاوێن نەبوونیان نرخیان ئەڵەواسیەوەیان نرخیان بەرز کردوێتەوە. زیاتر لە 89 تن کاڵای ماوە بەسەر چشمان دەست بەسەراگرتووە. دواکەوتنی بەردەوامی موچە و هەڵکشانی نرخەکان خەڵکی گەیاندۆتە لێواری بێهیوایی. پرسیارەکە ئەوەیە چێ دەبێتە فریادڕەسی ئەم بازاڕە و کەی دەنجی ناڕەزایەتیەکان دەگەن ئەو شوێنەی کە بڕیاری لێ دەردەچێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.